كاك بكر هنرمند و دەنگ خۆش زۆر بەخێر بیت و مامۆستا محەممەد سابیر نووسەر و کەسایەتی هەورامان زۆر بەخێر بن جژنیشتان پیرۆز بێت پیرۆز لێوەش زۆر سپاس بەخێر بن. باشەوە من ئەگەر خەڵکی سلێمانی بێجارواایە ئەڵێن بە ساقە و بم بەخێر بە ئێواڵەن چی؟ ئێمە بە پێی شوێنەکان شوێنی وا هەیە ئەسا خەڵکی نەوسو و شۆشمێ و پاوە ئەڵێ قەزات ماڵم یعنی تۆ ئیشێ بکەی بۆ کەسێک ئەو کەسە پێ دەڵێ قەزات ماڵم یا قسەیەکی خۆشی بۆ بکەڵێ قەزات ماڵم ئێمە ئەڵێن چەمەکەم ئازیزم چەمەکەم چەند جوانن ئەو قوربانت ئەو شتانە ئەڵێن ینی هەنە زاراوەی ئەوانەی کە لەسەر زمانوان باشە کاک محەممەد شیرینن زۆر بێگومان کاک محەممەد باسی ئەوم بۆ بکە کە بۆ نمونە ئێستا بیارە بەچی زۆر بەناوبانگە تەوێڵە بەچی زۆر بەناوبانگە پێشکی من با بە هەورامیانم بە خێراتنێکی و هینێکی لە زۆر پێمان خۆشە بێ بینەرانی خۆشەویست بکەم واڵە برای وەشەویست وینەرە ئازیزەکەمە بیارەی شەریفەوە خێرامای تەلەڤیزیۆن و کوردستان و بیستواری کەر و ئی وەختا بەخێر خێر بەیدی ئەخوا تەمەنا کەر و ئی جەژنەی مایە خێر و بەرەکەتی بوو پێگیلایەتە ئینشاءڵڵا. کاک محەممەد ناوی من بە هەورامیە بێ بەچی سنوور هەر سنوورە باشەوە بێ بە ئاوازوانیە هەر دەنگەکە دەرکەی من لە هاژەی ئاوە هاتووە کەواتە وشە نامێنێ و کاتا بێ بە وەکو دەنگێکی کاک بەکردۆ شارەزای ئێمە زۆر کات بڵێن تاوگەی ئاوەکان کاتێک کە تاافگەکان دروستە بن دەنگە دەرەکەن ئاوەکان کە زۆرە بن لە ئەنجامی زۆری و دروستبوونی تابگەکە دەنگە دەرەکەن پێڵێن هاژەی ئاو لە هەورامانە هەمیشە بڵێن لە دوای کاتژمێر دوو تا کۆتایی تا 12 هاژەیەکی هەوا هەیە بڵێن باەکی خۆشی هەیە هەوایەکی فێنەک هەیە ئەوە پێشڵێن هاژەی هەوا ناوەکەم زۆر مانای هەیە و لە هەورامان هەیە و لە هەلاوێکی جوانیشە جەڵەکەم هەموو ناوەکە لێ بچێنی و نەیباتەوە بە هەولێ بەبێ ناو بڕۆمانەوێت ناوێکی تر گوڵاڵێ ناوی زۆر بەناوبانگە زۆر سپاس پرسیارەکەی خۆم بیر نەچێتەوە دواتریش کاک بەکردۆ ئەومان پێ بڵانی چ ناوێک لێرە زۆر بەناوبانگە پرسیمیانی بیارە بەچی بەناوبانگە لە هەورامان بە حکمی بێئەی شوێنەکانی ینی هەر لادەیەکمان هەر دەیەک هەر شوێنێکمان بەناوبانگیش ینی تایبەتمەندی خۆی هەیە سەلادەکانی هەورامان ئەو لادیانەی کەوا ئەرزی کشتتوکاڵیان زۆرە زیاتر بە باری کشتتوکاڵەوە بەناوبانگن ئەو شوێنانەی کەوا مەسەرەن بواری باغداریان هەیە بە باغداری بەناوبانگن سە تەوێڵەمان هەیە بە پیشە بەناوبانگە پیشەوەرن زۆربەی تەوێڵەیەکان پیشەوەرن ینی کاری دەستیەکەن خەرکی بیارە ئەهلی تەسەوف و تەریقەت لێرە منبعی تەسەوف و تەریقەتە ئێرە بەڵام بە باغداریش بەناوبانگ بیارەی سەریقیان زۆر خۆشە لە باغداریە ئیشی جوانەکەن لە باغداریە شتی جوانیانەیە مەسەرەن لە هەمان کاتا کاسپی مەرزیشەکەن ئەنی بە حکمیەوەی کە نزیکە سەدی ناوشاری بیارە جاری وایە من ماڵی کابرای حوشەکەی خاکی ئێران لێرە جۆگایەکمانەیە جۆگاکە خوارەوەی عێراق سەرەوەی ئێران ینی حدودەکان باشە کەمێک پێش ئێستا هاوکارانم بە شێوەیەکی ڕاستەوخۆ دالیا لە ناو بازارەکە بوون ئەوەی سەرنجی ڕاکێشاین چەند بابەتێکی جوان بوو خانەقای بیارەی لێبوو ئەوە مێژوەکەی گەڕێتەوە بۆکەی چیتیا خانەقاکەی خانەقای بیارە خانەقای بیارە مێژوو کۆنە لە سەدەمی شەعمەری بیارەوە خانەقای بیارە هاتوۆتە ئێرە شەعمەری بیارە باوکی شێخ عەلادینی بیارە ینی زۆر کۆنە تاریخی زۆر کۆنە مەرحومی شێخ عومەری بیارە دەرەجاتی عالی بێ لە پاش شێخ عوسمانی تەوێڵە بڵین شێخی بەهادین و شێخ عوسمان لە تەوێڵە بوون ئەو لە هاتە بیارە لێرە خانەقای دروست کرد مەدرسەیەکی دروست کرد ئەم مەدرسەی ئەوە ناوبانگێکی زۆر گەورەیە بۆ کاتە نادی لە ئەستەمبوڵ و لە بەغا و لەکوێ کتێبیانە بەبار هەتا ئەگەڕێنەوەڵێ کاتێک کە کتێبەکانی ئەمەوەزە ماوەسا عەبدولکەریم مدەڕیس لە وینی زانایانە مێژووی زانایانە من خوێنومەتەوە باسیەکە دەڵێ کاتێک کە بار و خەبەیان هێنا بۆ شێخ عومەر جا شێخ عومەر دەرەجاتی عالی بە پیاوێکی زۆر سادە و خۆش بوو ینی شیرۆک و نکتە و بەسەراتی زۆریە ینی کەسایەتێکی زۆر سادە و عال بووە
ئەڵێ کای خەبەریان ناوچە قوبان ئەوە بارێک کاروانێک هاتووە تۆ کتێبەکانی هێناوە ئەڵێ بە پێخاوس کەوتە ڕێ بۆ مرۆی چنار ئەمرە چوو بە پێشوازی و کتێبانەوە تامەزرۆ بوو بۆ هێندە تامەزرۆی زانست و زانیاری و خانەقا و مەدرسەکەی ئێستش خانەقاکە بە هەمان ئێستش لەخوا بەزیابێ خانەقای دیارە تا ئەمڕۆژ تا ئەم دەقەش تێمەلێن لێوان لێوە لە فەقێ لە هەموو شوێنەکانیان بەبێ جیاوازی بەبێ لێپرسینەوە بزان ئەم فەقەی خەڵکی کوێیە ئیشی چیە گور و بێچوون بیر و بۆچوونی باشە مادەم باسی ئەوواکەی من حەزەکەم لە هەردووکتان بپرسم تێکەڵاوی ناوچەکان چۆنن بەیەکەوە لە ڕووی ژن و ژنخوازیەوە لە ڕووی کللتوریەوە بۆ نمونە خەڵکی ئەحمەد ئاوا لەگەڵ بیارە لەگەڵ کچمانەیە لێرەشی کردووە لە خەڵکی بیارە و شمانەیە هێناوانە بۆیان بەڵام دوجار هەمووی سەر بە ویلایەتەکەیە کە جیاوازی نییە لەوە ژێن و ژنخوازی کێشتان نییە بۆ نمونە لەگەڵ ناوچەیەکی دیکەیە باوەڕ ناکەم کێشمان هەبێ حتا کێشمان هەیە لە بادینان شوو هەورامان یەکێک لە هەولێر شوو یەکی لە جوانیەکانی لەگەڵ ڕۆژهەڵات کە بۆ نمونە ئێوە بە یەک جۆگەی ئاو جا ئەکرێنەوە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان سنوورە دەستکردا ینی لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان بێتان چۆنە کاک بکە خۆتان باش زان دژمنان ئەو سنوورەیان داناوە بەداخەوە ئێمە لەگەڵ ڕۆژهەڵاتە ژن و ژنخوازیمانەیە کەسایەتیمانەیە زەوی و زارمان هەیە ئێستا من بۆ خۆم خەڵکی دەیەکی ئەو دیوم باوکم لە ساڵەکانی پەنجاکانە هاتوۆتاندی لە ساڵی چلەکانە هاتوۆتاندی لێرە لە ئەحماوە نیشتە جێبوو ئاسان هاتو چۆکەن بۆ ڕۆژهەڵات بۆ ئێرە بە پاسپۆرت هاتوچۆکەین و بە ئاسانیتوانن بە ئاسانی بێن و بڕۆن بە ئاسانیش بنبین ڕێدەن ئەچینە دلادەکان بۆ نمونێسا بیارە بۆ هانەگەرمڵە نزیکە 20 دقەتانی سعات ڕێیە بە پیادەیی ئەچین بۆ بڵێن خوانەخواستە تەعزیە هەبێ ئەچین نەخۆشینە هەبێ ئەچین شاییە هەبێ ئەچین مەولودنامەیە هەبێ ئەچین ئاوا یعنی پەیوەندیەکی تۆکمەی کۆمەڵایەتیمان هەیە لەگەڵ ئەو دووشە بەڵام هەر خزمەت کەسایەتیشمان باشە هەورامان وەک لە سەرەتاوە هەر ئەیڵەمەوە تایبەتمەندی زۆری هەیە یەکێک لەوانەی کە بگەڕێنەوە بۆ مێژوو باباسیەوە بکەین کە 3000 ساڵ پێش ئێستا مامۆستا لە سەردەمی ئەشکانیەکانە لە دوای ئەوەشەوە هەڵبژاردن هەبووە 4 ساڵ جارێک یعنی حکومڕانی لەم ناوچەیە 3000 ساڵ و لە سەردەمی ئەشکانیەکان بە دواوە پەرلەمانیان هەبووە یعنی هەڵبژاردنیانەوە لە هەورامان هەمیشە یەکێک لە گرنگیەکانی هەورامان عەقڵگەرایی بووە عەقڵگەرایی لە هەورامانە زۆر کاریگەری بووە ینی زۆر گرنگیان بە بواری عەقڵ داوە ینی گرنگیان بەوە داوە کە هەمیشە ئیشەکانیان لە ڕێی زانستەوە لە ڕێی بەپێی پێویستی زەرورەتی حیاتیان چوونەتە نێو ژیانەوە هەر ئەو عەقڵگەراییش بۆ توانیوەتی لە هەموو بوارەکانی ژیانە لە هەموو چمکەکانی ژیانە هەورامیەکان پێشکەون گرنگی مەسەلەن بە جلوبەرگ و لیباس و مەسەلەن پۆشتبوونی خۆیان گرنگیان بە کەس نەداوە نەچوون لە شوێنانی کە ئیسیراتکەن بێنن خۆیان جلوبەرگ و پۆشتەی خۆیانیان دروست کردووە کەرەسەی ناوماڵیان بەدەستی خۆیان دروست کردووە کەرەسەی قاپ و قاچاق و کەوچک و نازانم هەموو شتەکانیان بەدەستی خۆیان دروستیان کردووە باسی شتێکی تریشەکەن ینی بە دوواداچوونم کرد ئەڵێن کە بۆ نمونە لێرە کێشەکانی خۆشیان هەر خۆیان چارەسەریەکەن ناچنە دادگا یەکی کتر لە یاساکانی ژیان گرنگیدانە مەسەلەن هەورامان دوو جۆر یاسای هەبوو یاسایەکی ڕۆحی ئاینی یاسایەکی پەروەردەیی ژیان ڕۆژانە کاروباری پێویستیەکانی ژیان ئەوەی کە ڕۆحیەکان بووە پیر و بابا و شتیان هەبووە چواتی ئاین گەرایی لە هەورامانە زۆر کاریگەری هەبووە هەورامیەکان کاریگەری ئاینیان لەسەر بووە چ پێشی ئیسلام چ دوای ئیسلام پێشی ئیسلام ئاینی میترایی کاریگەری هەبوو لە هەورامانە دوای ئاینی زەردەشتی کاریگەری هەبوو لە هەورامانە پاشان کە ئاینی ئیسلامی هاتووە هەورامیەکان زوو مسلمان بوون پێشینەی خواپەرستیانە بووە کە توانیان ئەگە پێشتر خۆیان ناسیوە خۆی تاقانەیان دۆزیوە تۆ اینجا عادەتەن یەکتیشە ئەسکەم لە میلەتە کۆنەکانە هەر میلەتێک چەند عەقلی پێشکەوتوو بووە چەند عەقلی زیاتر بڵێن زووتر خوای ناسیوە هەر کۆمەڵگەیەک عاقڵتر بوو بێ زووتر خوای ناسیوە خوای گەورە خۆی شایەتی لەسەر بێعەقلی عەرەبەکانەدا تا ئێسش پێم وایە شەر عاقڵ نەبوون بە پێی پێویست یعنی خوا شایەتی لەسەردا من بڵێم چی
بەڵام لە هەورامانە هەورامیەکان ئێمەوە نەبوو ینی من بەڕاستی ینی من لە دوو کۆری شاو قسەیەم کرد سەچمەوە سەر باسی هەڵبژاردننی ژنەکەش وە لەو تۆسە درێژەم با بە مۆزوعەکە بەڵێ لە هەورامانە هەڵبژاردنێکە بووە پیان و تۆ ژیلای مەرێ ژیلای مەرێ ینی وەکو بڵێن پەرلەمانی ئێستا پەرلەمانێکە بووە 4 ساڵژاری هەڵبژێراوە تا ژنیشی کا بوو لەو پەرلەمانە مەسەرەن ئافرەتیش مافی هەبوو پێش ئیسلام بووە بڵێ ئەم ژیلایمەرێ کاروباری ڕێکخەری کاروباری ئیداری بوون ژیلایمەرێ ئیشیان ڕێکخەری کاروباری ئیداری بووە مەسەلەن کێشەی نیزاعی زەویزار بووە نیزاعی باسی زەوی وزارە کرد لە ڕووی ئاودێریەوە چۆن بووە هەتا سەردەمانێکە بووە گەمارویەکی قورس لەسەر ئەم ناوچەیە بوو هەورامان بەڵام خۆیان ژیانوە و سیستمی ئاودێریان هەبووە ئەمە زۆر بە کورتی پێیان بڵێ لە ناو باخەکانە لە شاری تەوێڵە بڵێن ئەگەر کەسێک لێرە نەبێ باخەکەی بۆ ئاو دەدەنیان لە سیستەمی سیستانی چۆن سیستەمی ئێمە کارێز وکانیمانەیە باشە ئەنی سەرچاوەکانی ئێرە ئەکسەری کارێز وکانیە کارێزەکان لە ڕێ ئەقلەوە چوون ناخی شاخەکەیان کون کردووە کارێزیان لێیا و ئاوێکی جوانیان جاری کردووە ئاتۆ یا کانێک کوێرەکانیە گەو بووە گەورەیان کردووە یە ناویان نۆبەیان داناوە نۆباوە سەر لە تەوێڵە لە هەفتاکانەوە نۆبە ئاوێکیان دروست کردو ئازام لە شەسەکانی شو مێژوێکی دێنە ئەو نۆباوە دروست کراوە بۆ باخەکان هەرکەس بەپێی چەند باخ بەپێی چەند تەڵان چەند سعات ئاوی پێویستە نووسراوە پێدراوە هەتا ئێسش لەسەر و سیستەمەیە ڕۆن نەتێک شووە نەکێشیان هەبووە لە ڕۆژێ لە ڕۆژان لە نێوان دوو باخەوانە قدەم قڕەیەک بوو ینی کێشەیەک بوو ئیشی ژیلای مەرێش ئالێرا ئەمە بووە مەسنە کاتی خۆی ژیلای مەرێ ینی پەرلەمانی ئێستا ژیلا بەواتە عاقڵەکان دانیشمەندەکان مەرێ بەواتە هەڵبژێڕەکان ئەوانەی کە ئاقلانەی کە هەڵبژێراون ناویان ژیلای مەرێ بووە دەست خۆشکار محەممەد ئەجا کاتی گۆرانیە جەژنە هەینیە گەشتارێکی زۆر لێرە کاک بەکرد ئێمە ژوو زەمان پێ ئەجاش هەورانیەکان هەمووی دەنگیان خۆشە وەڵاهی جەنابەت پڕ لە وزەی پێش بەرنامە قسەمان زۆر کرد جا هیچ نەبیانی ئەزانم وتت ناتوانم گۆرانی بڵێم و خزمەتان نایشەڵا بەڵام 2 ساڵێک لەمە پێش کەمێ دەنگ تێک چووە بەڵام ئەم بەرنامەیە بێبەش ناکەن ئێوەڵا سپاس دەکەین پێمان خۆشە گوێمان لێ کەمێک ناتەواویش هەبێ لە گەرومانە ئەوە هەر داوای لێ ئێمە زۆرمان قبوڵە بەستر هەورامیەکان خۆیانن دوای ئەگەر حەزم کرد کە ئێوە هاتون بۆ هەورامان زۆر سپاس ئێمە باکی خۆمانی ئەزانین سپاسدانەکەین فەرموو جاي كودي روزنا برالوت فصل وشال قل كروهنا قل كروهنا مواد جزنني وشين شاضي ويسيراني للرياضي خيمة يقولان لبايكو سارا زايلك تنلل كونها وارا بهوار بليويا وكشوكو ظلم هارينا لله وشنويتو من بناك داري دردي شور بخوازي زم ججن من اتشل ججن من اتشل بارسر بن بارسر بن نرمي رانت جانم بري بشول برلجاني برلجاني من خريكي زامي جي
نشتي قوسي شجل مزقيتني مزقيتني شون جسي خيسان مينتان ماي بشكم دي دوز ليل نشان ويزاي نشان ويزاي دەنگوەش بەڕاستی ئەڵێن میزیک زمانێکی جیهانیە بەڕاستی جیهانیە لەبەرەوەی من جگەلەوەی کە جەژن بە من چی هیچی تر تێ نەگەیشتم بەڵام چێژی لێوەرەگری چونکە زۆر تایبەتە زۆر خۆشە بەس مامۆستا کەمێک باسمان بۆ بکە کاک بەکرد ئەمە چییە ئەم گۆرانیە لە ساڵی هەشتا کاک نۆزاد نەسڕایە کە لە گۆرانی بێژە ناوبانگەکان ئەو داهێناوە ئەنجا شارەکەشی مامۆستا شێخ ئەمین نەقشبەندیە ناسراوە بەبێەوەی باسی خۆیەکڵێ با بەهار بێ و با خۆشی بێ با کۆسار سەوز بێ و با ئەم شتانە هەبێ جشت بە مچی بن بنەگراری دەردی ئێشورەشن باشە شێوازەکەی چی بوو ئەمە سیاچەمانە بوو؟ نە ئەمە پێی ئەڵێن بەزمی خاڵ باشە بەزمی چەپلەشمان هەیە بەڵام ئەوەی کە زۆر ناودار و دیارە لە شێوازە میوزیەکانە سیاچەمانەیە سیاچەمانە ئەڵەن شێوازێکی لە سروشتەوە وەرگیراوە بۆ نمونە لە گڤەی با لە دەنگی ئاو لە دەنگی کەو ئەمانە کە کۆکراوەتەوە لە کۆن لەگەڵ مرۆڤاتیە وەکوەوەی دەنگ ستایلی سیاچەمانەی دروست کردووە من ینی تەواوە ئەوەی کە ئێڵم سیاچەمانە بڵێن لە دێر زەمانەوە هەبووە لەو کاتێک کە هەورانی هەبووە سیاچەمانە دروست بووە ئەمانە بۆ چوونن ئێمە ئەیانڵێن یان تۆ ئەو باسانە ئەەکەی هەنێگەی ئەڵێن خەڵگەبووە لە زەمەنی زەردەشتەکانە بەرگێکی کردوێتە بەری بەرگی دەرەدامانی ڕەشیان پێوت ئەم بەرگە کراوەتە بەر ئەو کەسانەی کە گاتاکانی زەمەنی زەردەشتیان وتوەتەوە ئەمە سەرچاوەیەک بڵێن سەرچاوەیەکی تریش ئەڵێن سیا چەمانە واتە چەمی ڕەش ئەم چەمەک لە پاییزا ڕەژە بێ ئەگەر تۆ بێت دیقەتی ئەم بیارە بی لە پاییزە بچیت لەو بەرە سێرکەیت تا ئەگاتە کێمنە کە دەیەکی ڕۆژهەڵاتە هەمووی لە پاییزا گەڵاکە وەریوە درەختەکان دیان ڕەشدا ڕەشاییەک دیارە یانی پێی ئەڵێن ئەو درەختانەی بڵێن کە ڕەش بوون پێیان ئەڵێن سیا چەمانە ینی چەمەکە ڕەش بووە ئەمە لە شوێنێکی هەنێکیشن ئەڵێن هەنێکیش ئەڵێن بە چاوی ڕەشی جوانی ئافرەت بووە هەنێکی تریش ئەڵێن کاتی خۆی کە کەسێک کە ژنی هێناوە باوکی زاوە ئەبواە جلی دەرەدامانی ڕەشی لەبەر بکردایە ئەگەر گۆرانیشی نەزانایە هەر ئەبواە گۆرانێکی بوتایە بۆ بەرگەوە باشە ئەمە ئەڵێن کاک بەکرد ئەی ئەوەی کە بەڕاستی بە بەڵگە کراوە و تۆمار کراوە بە شێوەیەکی فەرمی و دیارە مێژوەکەی بۆ نمونە یەکەم گۆرانی هەورامی کە تۆمار کراوە و بە بەڵگە هەیە کامەیە ساڵی چەند بووە ئەوەی کە بە تۆمار کرابێ لە هینا من نەموت پێشتر وتم ئێمە گۆرانی ستۆدیۆمان نییە باشە بۆ هەورامیەکان لە ستۆدیۆ لە بەردەمایکە گۆرانیکی تایان بۆ نایە ئەسا باسیەوەشی بۆکەم پێشتر بڵێن تەجیلێک هەبووە قاوان بووە ئەو کاتەش کە لە سەردەمی پێمان بڵێن لە سەردەمی ڕەشەغوڵامە بووە ئەو قاوانە بووە لە سەردەمی مامە حەمەد جافرا بووە لە سەردەمی مامە عەلی مامە هەیدەر حەیەرا بووە ئەمانە بوون پێشینەی کە عوسمان مام حەمەد حوسێن بوون تۆمار لەو کاتەوە هاتووە ئەڵێن گۆرانی هەورانی بڵێن وەکو وتن کە لە سەردەمی یۆسف ئاسکا بڵێن ئەو کاتەش وتیانە تەجیلکراوە هەبووە بەست ئەسە تەجیلکراو نییەوە ئەوەی کە هەیە لە ماڵان تۆمار کراوە یاخود کەسێک پاراست بێتی لەسەر ئاستی تاکە کەسی پارێزراوە پارێزراوە بەس ئێستا بۆ نمونە خەڵکی هەورامان کلیپی ناوێ ئێستا چەندها کلیپمانەیە لە تەلەڤیزیۆنەکانە دابەزێن بەڵام ئیتر کاتێ پرسیارەکەی لە خەڵکەوە ئیمشەو فڵان کەس کلیپێکی خۆشی وتبوو هەڵەن کامە وەڵا هەر نەمان بینی وە سەریشمان نەکردووە پێچێ هەر سەریشی نەکردن بەڵام ئەو کەسی بڵێن لە هەورامانە عادەت و ڕسوماتی هەورامان وا بووە کاتی خۆی لە شەوانی پاییزە کە لە دوای مانوبوونی لەگەڵ مرۆڤەکان خەڵکەکان ناوباخانە بڵێ هاتوونەتەوە کۆکردنەوەی ئەو هەموو شتێک کە بڵێن
هەیان بووە و بەربوومە کە هەیان بووە لە پایزە بردیان تۆ ماڵ و لێ دانی سوون مەجلیسی گەرمیان هەبووە دیوەخانیان هەبووە دیوەخانی مەڵڵا و شێخ و خەڵکی فەقیر و تەجیلێکیان داناوە تەجیلێک ئیتر هەر ئەو تەجیلە بوو لەگەڵ کاسێتێکە دانیشتون ئەنوا قسەی خۆش و قسە خۆشیان هێناوە بڵێن هەنەرمەندیان هێناوە مامۆسای دێکە لەوێ بووە خەڵکی شێخ و بەگزادە هەمووی لەوێ بوون گۆرانیەکان هەمووی لەوێەوە تەجیل کراون یعنی ئێستا لە ساڵەکانی 50 هەتا ئێستا هەر ئەوانەمان بڵێن کۆ کردوێتەوە من وەکو خۆم بڵێم کەمێک ئەرشیفم کۆ کردوێتەوە 180 سیات چەمانم بە دەنگی کاک عوسمان کۆ کردوێتەوە ئەوە زۆرتریشن بەڵام وەکو گۆرانی گشتی باسی گۆرانی هەورامی بکەی زۆرە یعنی ئێستا گۆرانی هەورامی بڵێن لە سنووی هەورامان تێپەڕی کردووە ڕۆشتووە بۆ بادینان ڕۆشتووە بۆ شارە زۆر باشە بۆچی زۆر بەتان دەنگتان خۆشە؟ ئەڵێن لە هەورامانە هەمیشە هاژەی ئاو و هاژەی چەم و ئەوە تەسیراتی من هەواکەیەتی لە ناو وەکو کاک محەمەوتی ئەوانەی کە باغدارن بانیان کردو لە هاوسەکانیان ئەوەی هاوسێن کورە کاکە بۆ دەنگی بەرز ئەوە ئاوەکەم بۆ هەڵکە ئەوەنە دەنگیان بەرز کردەوە هەمویان دەنگیان خۆش بوو ئەوەیان خێرە کرد قێڕان دویانە سۆر کات ئەنجا من نازانم بڵێم بە ئەساسی شتەکە چییە بەڵام لە هەر ماڵێکی هەورامانە دەنگ خۆشێکەیە بەڵام پێشتان خۆشە هەر خۆتانیان وەکو شێوازی خۆتان بوترێتەوە پێتان ناخۆشاگەر ناسا گۆرانی بێژمان هەیە و هەورامیە و گۆرانی سۆرانی ئەڵێ هەورامی بەستم ئەوە نییە ینی پێتان ناخۆشە ئەگەر شێوەزاری هەورامی یا سێرچەمانە یا هۆرە بوترێتەوە بەڵام باش نەیڵێن پێمان ناخۆشە بۆ وڵی ئەوە سەروەت و سامانێکی کوردیە نەک بەڵام هەر هەورامیش یعنی ناکرێت تێک چێ ناکرێت بشێ ئەبێ وەکو خۆی بمێنێتەوە ئەگەر ئەو کەسێ ئازایە باشتی تازەتر داهێنان بکە ئەوە گرنگە وەستاکەن پێویست ناکە کەسێکی تر هەموو گۆرانی بێژێک وەستانیە ئەوانەی کە بە تەمەنن وەستان بۆ نمونە ئەوە باسیەوەت کردیانی هەموو کەس گۆرانی بێژ هەیە لەگەڵ هونەرمەندی جوایە بەڵێ گۆرانی بێژی شاییمان هەیە ئەوانەی کە پێێن میلیەکان گۆرانی بێژی ڕەسەنمان هەیە ڕەسەنمان هەیە گۆرانی بێژی مۆزیکمان هەیە ئێستا کاگعاد لە هەورانمان هەیە لێرەوە جژنە پیرۆزەشی لێکەم و دەستی شەخۆز گۆرانی بێژێکی موزیکی زۆر سەرکەوتووە مامۆستا جەوەکە چۆن بوو بەلاتەوە ئێمە باسی هونەرمانە کرد خۆ بێت تاقەت نەبوو لەگەڵ مامۆستا خۆشی هونەرمەندە هونەرمەند بەشێکی ژیانم لەگەڵ هونەرا ڕۆشتووە بەڵام لەوانەیە ئەو هونەری گۆرانی بێت من هونەری نواندن و شانە و دراما و لەو شانە زیاتر ڕۆڵی مەبێت لەو بارانە خۆم بینیوەتەوە هونەر لە هەورامانە بەشێکی گرنگە ئەنی هەورامیەکان بەشێکی گرنگی ژیانیان بە هونەر بردووە بەڕێوە کاتێکڵێ هونەر ئەڵێ هەورامان کاتە ئەڵێ هەورامان ئەڵێ هونەر ینی ئەو شتانە کوڵی ئاوێتەی ڕۆحی یەکتر بوو مامۆستا ئەم هونەرە تا چەند لەسەر ژیانی ڕۆژانەی تاکەکان ڕەنگی داوەتەوە بۆ نمونە جلو بەرتان ینی بەڕاستی کولە باڵە و هەندێک شێوازی خۆتان هەیە کە زۆر جیاوازە بەسیوانەمان بەزانی چۆنە هونەر ئێمە تەنها نابێ بیبەستینەوە کاری هونەری بیبەستینەوە بە گۆرانیەوە گۆرانی بەشێک لە کاری هونەری ئێمە فەرهەنگمانەیە ئێمە ئەدەممانەیە مەسن ئەدەبیات ئێمە کاری کەمان زۆر زۆرە هەمووی لە دنیای ئەدەبیات تا ڕوخۆیانی لە دنیای هونەرایەگە بینەوە پێم وایە وەسایە کە دانیشە شاڵێک دروستەکە ئەویتر کڵاشێک ئەچنێت ئەویتر شتی ئەم هەمووی کاری هونەریە ینی هەمووی هونەرە ئەینوێنێت هونەر بەواتای چی باواتای شتێک کە تۆ بیکەی هاوتای نەبێت ینی هەموو کەس نەتوانێت بیکە تەنها کارێکە کە تۆ توانی بیکەی ینی کە کۆمەڵە کەسانێک دەتوانین پێڵسن بیکەین ئەمە هونەر ئەنوێنێت ینی هونەر نواندنە هەورامانیش مێژوویەکی زۆر زۆر کۆنیە لەگەڵ هونەرە چ هونەری وتن بێت چ هونەری نواندن بێت چ هونەری کاری دەسی بێت پیشەی لە هەمویانە الحەمدولله لە هەورامان لەو بوارانە زۆر دۆڵەمە باشە ئێوە ئەم هونەرە کاڵی هەموو مناڵێکتان هونەرمەندە وەڵی مەرج نییە ناتوانمە حکومە بم ئێستا تۆ مناڵەکانی خۆت بەڵام کاری هونەری ڕنگدانەوەی زۆر بەهێشترە لە نێو هەورامیەکانە ینی وکو بڵێ ڕنگدانەوەی بەهێزترە زۆرترە ینی هەورامیەکان هەورامی مانێ زەلامانێ لە ڕوانگەی گۆرانیەوە بڵێن دەنگیشی خۆشە ئاوازیشی باشە تۆنی باشە
ئەدای وتنی زۆر باشە بەڵام وەکو هونەرمەند خۆی دەرنەخستووە وەکو هونەرمەند نەناسراوە گۆرانی بۆ خۆی ئەڵێ ئەچێتە شاخ ئەچێتە سەر ئیش ئەچێتە دەشتەکان و گۆرانی ئەڵێت چریکەیەکی مەلەکوتی هەیە ینی ئەڵێ ئەم چریکە ئەم ئاواز و دەنگە هەر ئەڵێ بەتایبەتی لە ئاسمانەوە دابەزیوەتە خوارەوە هێندە جوانە هەندە ڕۆحیە مامۆستا بێگومان ئافرەتانی ئێرەش هەمویان دەست ڕەنگینن لە هەر پەنجەیەکیان بەهرەیەکە بارێ لە ناوم کەش و هەوا و سروشتە جوانەیە گەورە بوو بێتن و پەروەردەی دەستی ئەم هەموو کەسە ڕۆشن بیرانە بنیان یاروان جا پێم بڵێ بۆ نمونە ژن و ژنخوازی لێرە چۆنەکە کچێک شو ئەکا چەند زێڕی بۆ کرێ چەند داواکەن بە پێی زەمەن گۆڕانکاریەکانیش دەبێن هەورامیەکان لە دێر زەمانەوە گرنگیان بە ڕۆڵی ئافرەت داوە ینی ئافرەتیان وکو بڵێ وەکو کۆیلە سیر نەکرد لە کارەکانی ڕۆژانەیانە بەشداری ژیانیان پێکرد ینی کەواتە بە کوردیەکەی خانمان لە ماڵەوە باڵادەسترن باڵادەستن باڵادەستن ئەکرێت باڵادەست بۆ تووشی شەڕە ئەزای چۆنە هونەر و توانستەکەیان وای کردووە کە باڵادەست بن من کلاشکەرم باشە ژێر کلاشەکە دروستەکەم خێزانم ئەیچنی ینی نیوەی ئیشەکە منم نیوەی ئەوە شاڵ دروستکردنە دایکم بە خوریەکە چاگەکات و من جۆڵایەکە ئەی دوژنی هەیە لێرەیان هەیە ڕێگەکەوێ زۆری شەیە هەمانە بەڵام ئەوەیە ماف ئافرەت زۆر لەنا هەورامیەکانە ڕێژەی تەلاق زۆر کەمە من دوێنێ گوێم لە بەڕێزێک بوو وازانم لە دادگا بوو وتی ئەمساڵ لە ڕێژەی تەلاق لە هەورامانە سفر بووە ئەمە قسەی دادگا بوو من بۆ خۆم گوێم لێ بوو لەنا هەورامیەکانە ئەفو کاک بکرد لەنا هەورامیەکانە هۆکارەکەی چییە ڕێژەی تاڵاق سکرێ هۆکارەکەی چییە مەسن ژن و ژنخوازی زۆرە بەڵام ژن بەژن ڕێژەیەکی زۆر کەمیە زۆر دەگمەنە وەکو شوێنان نییە مەسائلی ئاڵتون و ئەو جۆرەشتانش ئێستا جلوپەکە وای کردووە مەساڵەی لەسەر نۆزە مسقاڵاتون ماری ببڕە بەڵام پێیمە کاڵتونەکە بە قەرزێک بێت لە لای بێت باشە حەزەکەم کاک بەکر شتێکی خۆشم لەسەر مەسەلەی ژن و ژنخوازی هەورامیەکان بۆ بگەڕێتەوە یان بابەتێکی دیکە بێ کە زۆر تایبەتمەندیەک بێ باسی شایی بوو باسی باسی شتێکی خۆشی هەورامیەکانم بۆ بکە هەموو وەکو فەرمی ئەمە لەگەڵ ئەم هەورامان بەگشتی بوو لەگەڵ ئافرەتان لەگەڵ ژنا لەگەڵ کچە ئێمە بڵێن حسابی ئەوەمان نەکردووە کە ئێمە پیاوین ئەبێ گەورەی بنوێن لە ماڵە جاری وا هەیە ئێمە خێزانەکانمان بڕیاری باش ئەدەن هەتاوکو ئێمە اینجا وەکو ئێمە وەکو ڕفێقێک سەریانەکەی ئێستا زۆر کات لە هەورامانە من زۆر جار ئەچم یا ماڵان یا شوێنە یا دانیشتێکی خۆشە بێ کچەکان یا کوڕەکان بە باوکیان ناڵێن باوک ئەڵێن کاک فڵان کەس ناوی باوک یان ئێمە پێچێ قەرارێکی باشیش نەبێ ینی ئەوەنە تێکەڵاویەک هەیە هاوڕێتی ئەوەیە تێکەڵاویەک هەیە لەگەڵ کوڕەکان و کچەکانە یان لەگەڵ خێزانەکانیانە ئێمە بۆ نمونە من ئێستا وەکو خۆم لەگەڵ خێزانمە دوایی نەڕۆنە تووشی مشکلەیەکمان بن باشتی باش بڵێ لەگەڵ خێزان وەرەکو هاوڕێیەکەژین ئەوە نییە هەر بێکۆ بمێنەوە و بەجدیات بیگرم و ئادەی پیاوەکە وڵا ئەچم بۆ ماڵی تڵاقە چییە تەلاقەکەی یان تڵاق لای ئێوە تۆزە ئاسانترە یعنی سەرزارێکێکی یا لە ئەسڵیەکەی نەوت شەرمان بۆ بەنێرەوە باسی ئەسڵەکەی ناکەین یعنی حواڵم کاکەتە دوایی نەچمە ماڵە بۆ باسی تووشی ئەو شەڕی مەکە هاژە دەستان خۆش بێت پاسانەکەین کاک نانا خانمان لە هەورامان هەم باڵادەستن هەم نمونەیەکی باشن ئەنجا خۆی خێزان بڵێن ئەوانە دەروناسەکان بارەزان تایم زۆر کات ئەچیتم بڵێن ناو خێزانێک ئەبینیم ناڵەکانیان هەرێکە لە ژوورێکایە یەکێ لە ژوورێکایە لەژێ یەکێ لە ژوورێکی ترایە کچەکان لە ژوورێکایە کوڕەکان لە ژوورێکی ترایە دایک و باوکەی لە ژوورێکی تران من ئەوە بەکارێکی زۆر خراپەزانم مناڵەکانی ئێمە ئەبێت لە لامان دانیشن فێری ئوسلوب بن فێری ڕەوشت بن فێری قسە بن ئێستا مناڵی وامان هەیە جامیعەی تەواو کردووە ئەگەر لە قڕێکە مایکی بێتە پاڵی نازانێت قسە بکە
ئەوانە کارێکی خراپن شکر ئەم شتانە لە هەورامانە زۆر کەواتە بەڵام لە هەورامان دابوونەریتی زۆر زۆر کەمە. جوانتان زۆر هەیە هەم لە ناو خێزانەکانە تا ئێستا دابوونەریتە کۆمەڵایەتیەکان پابەندی خێزانەکان لە ناو ئێوە هەیە قسەکانتان زۆر شیرین بوو مامۆستا زۆر خۆشحاڵ بووین دڵماندا بەجێتان بێڵین بەڵام بەڵام کاتمان هاوکارانی هەرەوەیە. چاوەڕێ ئێماکەن کە بگەڕێنەوە لای گوندی هەروریش ئەویش هەروەک بیارە بۆ ئەم ساڵ ینی هەڵبژێردراوە ڕکابەری یەکترەکەن بەڵێ. بێگومان لەو سروشتە جوانە